باسی کاریگەری مادە پلاستیکەکانەکەین لەسەر ژینگە بەگشتی و بە تایبەتیش ئەو بتڵە پلاستیکانەی کە ڕۆژانە بەداخەوە کە بۆتە بەشێک لە ژیانمان بەردەوام لە مناڵەکانمانەوە تا گەنجەکانمان تا گەورەکانمانە تا شوێنی ئیشکردنمان ماڵەکانمان ئیتر بەگشتی باسیەکەم بەردەوام ئەم بتڵە پلاستیکانە بوونی هەیە کە ئەمە نازانین دوجار فڕێدانی چه زیانێک بە سروش بە ژینگە ئەگەێنێت وەمانەوەی لە زەویە چه زیانێک بە چەند ساڵی داهاتوو ئەگەێنێ ئێمە بەردەوام لەسەرم بابەتە ژینگەیانە گفتوگۆکەین بەڵام ئەوی کە گرنگە بەردەوام گفتوگۆکردن لەسەر ئەمانە هۆشیاری بڵاوکردنەوەیە کە چۆن بتوانین ئێمە لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین هەتا گەورەکانمان ئەرکی خۆمانە بەرپرسیارەتی خۆمانە کە چۆن ئێمە گەر بە تەواوەتی فێر نەبووین با مناڵەکانمان فێر بکەین ئەی پرۆسەی خوێندن لە منێوەندا چەند دەوری هەیە و چۆن بتوانین ئێمە ئەم هۆشیاریە بکەین لای ڕێکخراوەکان و ئەمان بەردەوام هۆشیاری لەسەر شەقامەکان و لە ڕێی تابلۆکانەوە بڵاو بکەنەوە ئەمانەوە ئەکات کە بتوانین ئێمە هەل لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆمانەوە مناڵەکەمان فێر بکەین کە بتڵەکەی فڕێنەیەتە دەرەوە ئەمە یەکەم دەستپێکە کە بتوانین هەنگایی بۆ بنین ئێمە زۆر جار باسیێن بابەتەمان کردو بەڵام چارەسەرەکەی لەوانەیە تۆزێ قورستر بێت چکە زۆر تێکەڵی ژینگەکەمان بووە بەڵام ئەی لەمە دواچی بکەین و چۆن هەوڵی بۆ بین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب وەک پسپۆری زانستە ژینگەیەکان کە بەڕێز زانستە لە ستۆدیۆ لە ئێمە میوانە دکتۆر جان سڵاو لێ بانی باش دکتۆر زۆر بەخێر بێ ئەم بەیانی جیاواز قسەم کرد چکە منەمان قسە کردووە لەسەر مادە پلاستیکەکان و زیانەکانی و مانەوەی لە زەویە ینی زیانەکان بەردەوام ینی زیاژەکە دکتۆر بەداخەوە کە منواڵم بەڵام ئەم بتڵە پلاستیکانە کە ڕۆژانە وامزانم بووە بە ڕفیقمان بۆ بە هاوڕێمان لەگەڵمانەیە ئەمە بوا بڕوات زیانەکانی بەرەو چوە ڕوات والله دەستان خۆش بە سوپاسانەکەم من نزیکەی زیاتر لە 15 ساڵ لەسەرم بابەت و تەورەی قساکەم بەس ئەبینم کە هیچ گەشتبینیەک نییە لە جیهانە ینی بۆی کە دەستبەرداری مادە پلاستیکەکان بێت چونکە مادەیەکە کۆمەڵی صفەتی فیزیایی باشی هەیە کە بە ئاسانی دروستەکرێت پاری تێچووی کەمە ڕەنگاو ڕەنگ دروستەکرێت بۆ هەموو ئامانجێ دروستەکرێت بەرگەی با بڵێن نەگەێنەرە بۆ کارەبا نەگەێنەرە بۆ با بڵێن گەرمی ینی کۆمەڵە صفاتی هەیە هەر ئەمەش وای کردووە لە ساڵی 1940 کە بۆ یەکەم جار ینی بە شێوەی ماس پرۆدەکشن ئەم بەرهەم هاتەکایەوە یعنی 9 ملیۆن تەنی لێ ئینتاج کرا 9 ملیۆن تەن لە ساڵی 2018 ئەوەی کە ئامارەکان ئاماژەی پێکا بوو بە 380 ملیۆن تەن 380 تقسیمی 9 ملیۆنی کە یعنی 600 تقریبا 720 جار لە ئەندازەی خۆی زیاتر بەرهەم ئێدێت وەکو تێڕوانینیش بۆ قسەکانی بەڕێزت طبی هەر نەتەوەی گرتوەکان بەیاننامەیەکی دەرکرد ینی کە وتی باڵێن پیسبوون بە پلاستیک کە چۆتە سەر خەرمانی جۆرێکی تر لە پیسبوونەکانی ژینگە ئەمڕۆ باڵێن جۆرێکی ئەمنە مەترسیدارە لە پیسبوون کە بە ئەندازەی نییە و بە تایبەتی لەسەر سیستمی ئاوی لە سیستمی ئاوی حتا لە ناوچەیەک لە ناوچەی باڵێن ئۆقیانوسی پاسیفیک پانتاییەک دروست بووە پانتاییەک دروست بووە سێ هێندەی پانتایی ڕوبەری عێراقە یعنی کە تەواو ڕووپۆش بۆ مادەی پلاستیکی اینجا خۆی کارەساتەکەش لەوانی ئێمە تەنها ینی ئەم مادە پلاستیکیانە بەس بە ناو پلاستیک ناو زەندێکین خەڵقی ئێمە وشیاری نییە نازانێ مادەی پلاستیک چییە نازانێ پێکاتە کیمیاویەکانی چییە ئەنەگەر پێت بڵێم بە هەزارەها پێکاتەی کیمیاوی دروست کراوە چکە خۆی لە خۆیان مادەی پلاستیک بریتێ لە پێکاتەیەکی کیمیاوی پێکێنراو کیمیاوی پێکرا وە زیاتر لە ساعت 4 مشتەقاتی نەوت بۆ دروستکردنی مادەی پلاستیک بەکار ئەبرێت کەواتە ئێمە گەر بمانەوێت دەستبەرداری مادە پلاستیکیەکان بین لە واقعی خۆمان و لە دنیاە یەکەم لە واقعی خۆمان کەی نەوت بنبڕ بوو نەما ئەو کاتە بەرهەمێنانی مادە پلاستیکیەکانیش بەرەو بنبڕبوون ئەچێت لە واقعی خۆشمانە کەی بەشێکی پەروەردەی ژینگەی کراوە ئیشەڵڵا لە کۆلێجی چوارتا ئەوەی سەبەنیازین ئەو کاتە وشیاری لای خەڵک لای تاک ینی بەرپا ئەکەن چکاگرێت کەسی با بڵێن پەروەردەی ژینگەمان پێگەیان کادرێکمان پێگەیان چۆن وەکو کۆمەڵناسێک وەکو دەروون ناسێک لە هەموو قوتابخانەیەکدان ینی کەسایەتێکی بۆ چارەسەری کێشەی کۆمەڵایی بۆ چارەسەری دەروون ناسی ئەو کاتە با بڵێن کادرێکی پێگەیەنراو لەسەر بنەمایەکی زانستی یعنی دەرچووکی کۆلێج بوونی هەبێت یعنی لە کۆلێجێکا لە هەموو مەکتەبێکە ئەو کاتە پەروەردەی ژینگەیی بەرپا ئەبێت خەڵک بە ئاگا ئەبێت چۆن
چۆن لەو مادانەی کە ژەهراوین و تێکەڵ بە ژینگەکە بوون تێکەڵ بە ئاو بووە تێکەڵ بە هەوا بووە تێکەڵ بە خاک بووە تێکەڵ بە جەستەمان بووە یعنی چۆن ئێمە بتوانین یەکەم خۆمانی لێ ڕزگارکەین و ژینگەکەمانی لێ پاکەینەوە بەڵێ زۆر باشە کاوتە دکتۆر هەر مادەیەکی پلاستیکی لە ژینگە چەنەها ساڵی پێویستە بۆی شی بێتەوە لەو خاکیان و نەمێنێ کاواتە هەتا ئەم مادە پلاستیکیانە شێبنەوە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر تەندروستی ئەو تاکانەی ئەو ژینگەیە دروست دەکات بەڵێ ئەمە پرسیارێکی بەجێ طبیعی کەی ئێمە ینی ئەگەر بین پێناسەیەکی بچکۆلە بکەین وتمان بریتێ لە مادەیەکی کیمیاوی پێکێنراوە لەستروشتا هەیە ینی مادەی پلاستیکی لەستروشتا هەیە بۆ نمونە ئەو قاوغەی کە کیسەڵ هەیەتی یا و شاخی کە ئاژەڵێک هەیەتی خۆی مادەیەکی پۆلمەری پلاستیکیە بە سروشتیە بەڵام مادەی ئەمە ینی ئەوە لە سا تقریبا 1 بۆ 2 بڕی مادە پلاستیکەکان پێک نایێنێ بەڵام مادە پلاستیکەکان بەگشتی بریتێ لە کۆمەڵێ پۆلیمەر یعنی لە پۆلیمەری جیاواز دروست کراوە پۆلیمەرەکان هەر یەکە با بڵێن فۆرمێکی کیمیاوی جیاوازی هەیە یعنی تقریبا دەیان فۆرمی پۆلیمەری جیاواز هەیە و ئەم پۆلیمەرانە لە مۆنۆمێر دروست بووە ینی وەکو چۆن ئێمە ملوانکەیەک دروست دەکەین ملوانکەیەک لە ملوانکەکان لە دەنکە زەنیانە کولی دەنکە زەنیانەیەک مۆنۆمێرە ئەمانە هەمووی ئەم دەنکە زەنیانە شتێک دروستەکان ناوی ملوانکەکە لە پلاستیکیشە ئەو مۆنۆمێرانە شتێک دروستەکان ناوی پۆلیمەرە کەواتە ئێمە سەیرەکەین پۆلی ئێسیلینمان هەیە پۆلیستارینمان هەیە پۆلیپڕۆپیلینمان هەیە دەیان مادەی با بڵێن پۆلیمەرمان هەیە هەندێ لەو مادە پۆلیمەرانە خۆی لە خۆیان مادەی ژەهراویە هەر خۆی لە خۆیان مەسەلە PVC پۆلی پرۆپیلین ئەمە خۆی لە خۆیان ژەهراوی ئەینجا هاتوون چیان کردووە کۆمپانیاکان بۆ ئەوەی کە زیاتر با بڵێن ڕەونەقی یا لە چاچی مادە پلاستیکیەکان زیاکەن هادوون مادەی تێکراوەی تێکن پێوتێ ئەدتیف ئەمە وەکو پلاستیسایزەرە وەکو ستابیلایزەرە وەکو مەسەلە با بڵێن فایر ڕیتایدەر هەر یەکەی بۆ ئامانجێ مەسەلە مادەی ڕەنگاوڕەنگە ئەم مادە تێکراوانە لەگەڵ پۆلیمەرە کە تێکەڵ ئەکەن بە تێکەڵی ئەمێنێتەوە یعنی بە بۆندێکی شیمیاوی یەک ناگرێت کە یەکی نەگرت ینی هەموو کاتێ ئەگەر هەیە بەشێک لەو مادە تێکراوانە بە تایبەتی مادە تێکراوە لی دەرچێت تێکەڵ بە ئەو پێکاتەیە بێ کە ئایا ئاوە خواردەمەنیە شلەمەنیە خواردنە تێکەڵی بێ و ئەمەش سەلمێنراوە لەلایەن دەیان با بڵێن توێژینەوەی زانستی کە من ساڵەهای ساڵە بە دواچوونی بۆ ئەەکەم واتە دکتۆر مەبەستەوە ئەو خواردن و خواردنەوانەی کە لەناو ئەو مادە پلاستیکیانەیە هەیە شیاو نییە بۆ خواردن مادە پلاستیکیەکان بە تایبەتی مەسەلە بۆ نمونە ساگە پەرداخەکان هەبووە ئەمە طبیعی هەر لەبەر ئەو هۆکارەش کۆمەڵەی پیشەوەرانی مادە پلاستیکیەکان کۆمەڵی پیشەوەرانی مادە پلاستیکیەکان لە ساڵی 1970 لە ساڵی 1970 هەستان چیان کرد مادە پلاستیکیەکانیان پۆلێن کرد بۆ حەوت جۆریان دانا و جۆرێکی تایبەتیش ڕقم 8 لەسەر هەر جۆرێک لە سێگۆشەیەکە ژمارەیەشیان دانا لەسەر هەر جۆرێک لە سێگۆشەیەکە ئەبێ هەموو مادەیەکی پلاستیکی لەسەری بێت ئەمە بۆچی کردیان وتیان بۆی هاوڵاتی بە ئاگا بێ ئایا ئەم مادەیە لەگەڵ خواردن و خواردنەوە بەکاری بێنێت یان نە دووهەمیش ئایا ئەم مادە پلاستیکیە ریسایکل ئەکریا ریسایکل ناکرێت جا من وێنەیەکم پێ بۆ ینی بینەری خۆشەویست ینی ئەمە ینی ئەو حەوت کە ئەوان پۆلێنیان کردوون ینی ئەبینیت لە ڕقم 1 بۆ ڕقم 7 ینی ئەمانە پۆلێن کراوە هەرفشانی ئەم کامێرەی بێ زۆر باش بەڵێ ئەجا ئەگەر بێت مادە پلاستیکیەکە بە ئەمانەتەوە دروست کرێ و ئەو ژمارەی لەسەر دانرێت ئێستا ئێمە تەنها جۆر کە بتوانین لەگەڵ خواردن و خواردنەوە بەکاری بێنین ژمارە 2 کە های دنستی پۆلی ئەسیلینە لەگەڵ 4 لۆ دنستی پۆلی ئەسیلین یعنی تەنها 2 و 4 ئەبێ بەکاری هەر سێگۆشێکە ئەبێ تەماشای مادەیەکی پلاستیکی بکەن ئەبێ ئەو مادە پلاستیکیە سێگۆشەیەکی لەسەر بێت سێگۆشەیەکی لەسەر بێت ئەو سێگۆشەیە ژمارەکەی تیا بێت ئەو ژمارەیە بە هاوڵاتی بەکاربەر ئەڵێت ئەڵێ تۆ لە ڕێی ئەو ژمارەیەوە بزانە ئەوەی بەڕێزت دەستی بەڕێز بە ئەو ژمارەیەکە
ژمارەیەکە ئەوە ژمارەیەکە پۆلی ئێسلین تێراسالەیتە بەڵێ ژمارەیەکە کاتە ئەمانە شیاو نییە دکتۆر ئێستا ئەو نوعیەکە ینی پێویستە قەدەقە بکرێت چکام مڕکەبەکانی سالێتی تایە ئاوێتەکانی سالێتی تایە ئەو ئاوێتەی سالەیتانە ینی یەکەم ینی پێکاتن کاتێک کە تێکەڵ بە جستت ئەبێت بە تایبەتی مادەی بیسفێنۆڵ ئەیتیایە تێکەڵ بە جستت ئەبێ هۆکارە بۆ تێکچوونی هۆرمۆنەکانی جستە باش دکتۆر ئێساوی کە پیشانت دای بەڵێ ئێستا لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان کار زۆر لەسەرەوەکەن بەڵێ بۆچی لەبەرەوەی کە تۆ ئیتر ناتوانێت تاو بنبڕ کرێ مادە پلاسیکەکان بەڵام هەندێکیان ئەتوانیت تۆ بەکاری بێنی تر هەر جیراوەیەکی تیاابێ هەر خواردنەوەیکی تیاابێ دوای ئەیگەڕێنیتەوە کامە لە ڕووی ئابووریشەوە چەند سوودی لێ بینیتەوە چەند دانەیەکی پێوەرەگریتەوە جیاوازی چیە لەگەڵ ئەوانەی کە زەربی بەسەرا هاتوو یاخۆ و علاماتی گەڕانەوەی لەسەر نییە مادێک لەوایە بەکاراتوە لەوایە بەکار ناتوە یاخۆیان بۆ تەندروستە جارێکی تر بڕاتەوە ڕێساکەین بکرێت و بەکار بهێنرێتەوە وەکو ئاماژەم پێکرد لە ساپ هەتا لە ساپ پەنجای بریتێ لە مادەی تێکراوە ئەکرێ و مادەی تێکراوە مادەیەکی گڵینە بێت کە ینی بە ئاسانی نەتوانێت ڕیسایکل کرێ یا مادەیەکی چیمیاوی کۆمپلکس بێ کە هەزارەها ساڵی بێ هەر خۆی پۆلیمەرەکان بە سروشتی بە سەدان ساڵی ئەوێت بە سەدان ساڵی ئەوێ هەتا پەرت ئەبێت ینی کە پەرت ئەبێ ئەمە بەڵگەی نییە کە ئێمە ڕزگارمان لێ بوو یاشی تەڵبۆتۆ بەڵکو لە دۆخێکی قەبارە گەورەوە کە پێوتێ ماکرۆپلاستیک ئەبێ بە مایکرۆپلاستیک ئەبێ بە نانۆپلاستیک ئەو کاتە کاریگەری لەسەر تەندروستی زیاتر ئەبێت ینی چەند ورد بێ ئەمەنە بە ئاسانی ئەتوانێت تێکەڵی جستت بێت ئێستا هەر وەکو نمونە توێژینەوەی کرای لەسەر خوێ ئەو خوێچکە لە ئاو دەرێت و ئێستا ئاو وەکوی نەتەوەی گرتوەکان ئاماشی پێکرد ینی بەشێکی زۆری مادە پلاسیکیەکان ینی تێڕوانینەکان وایە کە ئێمە زۆر زەحمەتە بتوانین ڕزگارمان بێ لە چارەسەری مادە پلاسیکیەکان بە تایبەتی لە سیستمی ئاو و زیاتر زەحمەتتر و قورستر ئەبێ ئەگەر ئەو مادەی پلاسیکیە پەرت بوو بە قەبارەی بچکۆلەتر لە خۆی ئەوە ماکرۆیە هەر مادەیەکی پلاستیکی لە 20 ملیم زیاترە پێوتێ ماکرۆپلاستیک بەڵام هەتا 5 ملیم لە 5ەوە هەتا پوینت ئۆ1 ئەمە پوینت ئۆ1 میلیمتر ئەمە مایکرۆیە بەڵام نانۆپلاستیک ئەوەیە کە لە پوینت 1 مایکرۆن ینی کاتە 100 نانۆمیتر قەبارەکێتی اینجا ئەمانە کە دێراسایان کردووە نزیکەی 138 براندی خوێ 138 یعنی لە 36 وڵاتی عالم بینویانە نانۆپلاستیک لە خوێکایە و ئێمە وەری ئەگرین وەریەگرین کە وەریمان گرت تێکەڵ بە جستەمان بووە و هەر ئاماژە بە توێژەرێکی چەند توێژەرێکی زانکۆیەکی ئەمریکی بینراوە کاتێک بە دواچوونیان کردووە لەسەر یورین لەسەر خوێن با بڵێن بە دواچوونیان کردووە لە ساعە تقریباً 93 بۆ 97 ئەو خەڵقی ئەمریکیە پێکاتەی مادەی پلاستیکی لێ لەشایەت زۆر باشە کەواتە ئێمەش ینی بە تایبەتی کە کۆمەڵگەیەکی دواکەوتوین هیچ زانیاریەکمان نییە ئێمەش ڕێژەکەمان لە ڕێژەی ئەوان هیچ کەمتر نییە کە مادەی پلاستیکی لە جستەمان هەیە زۆر باشە دکتۆر ئەزانین مادە پلاستیکیەکان ڕەنگە زۆر کات کاراسانی زۆر باشیان کردبێ بۆ ژیانی مرۆڤایەتی بەڵام باز لەوە ناکەین کە چەند زیان و خراپی هەیە بۆ سەرژیانمان ئەو تا تۆ خۆت زۆر بەوردی شیت کردوێتەوە پرسیارەکەی من ئەوە جێگرەوەیەک هەیە بۆ ئەم مادە پلاستیکیانە ڕەنگە زۆر کات لە وڵاتە پێشکەوتەکان پەنابرابێتە بەر بابەتێ هەندێک لە بابەتەکان بەڕای تۆ چ شتێک جێگرەوەیە لە بری مادەی پلاستیک ئێمە بتوانین بەکاری بێنین و بۆ نمونە کار ئاسانی ژوێ بۆ ژیانی مرۆڤایەتی بەڵێ پرسیارێکی بەجێت تەبی جاران مرۆڤایەتی کەژمارەیان کەم بوو کەژمارەیان نەگەشت بوو بە 8 ملیار لەسەرم هەساری زەویە شوشە هەبوو پۆرسلین هەبوو چرم هەبوو تەختە هەبوو ئەمانە هەمووی مادەی سەیفە بەڵام ئایا ئێستا لە سروشتە ینی ئێمە توانین ئەم ینی جوارانی کە ئاماژەم پێکرد بەو ئەندازەیە بوونیە بێ کە خزمەتی 8 ملیار بەشەر بکات ئەمە کارێکی زۆر قرسە لە کاتێکە مادە پلاستیکیەکان وەکو ئاماژەم بۆ بەرزت کرد دەیان خەسڵەتی پۆزیتیڤی هەیە
دروستکردنی ئاسانە پارەی تێچووی کەمە سووکە لە کێشە و چۆنت بێ و بۆ هەچی مەبەست هەیە تەنانە کەشتی ئاسمانیەکان مادەی پلاستیکیە سیارەکانمان مادەی مۆبایلەکانمان تەلەڤیزۆنمان ئەرزی ماڵمان هەمووی مادەی پلاستیکیە بەڵام ئەکرێت چاودێری هەبێ ئێستا مەسەلە هەندێک وڵات بۆ نمونە کەنەدا لە ساڵی 2008 وتی هەر مادەیەکی پلاستیکی مەسەلە بۆ نمونە ئەگەر هات مادەی بیسفینۆڵ ئەی تیابێ کەمێشێکە لە تێکراوەکان تێکرێت ئەو مادە پلاستیکیان نابێ بەکاربێت چکە خۆیان سکولی هارڤەرد لە دانیمارک توێژینەوەیەکی کرد توێژینەوەیان کرد 75 خوێن 77 خوێنکاری خۆیان هێنا ئەم 77 هەفتەیەک لە باڵێن پەرداخی ستیلە خواردنەوەی بابلين شربتيان ناني شربت يعني خواردنەوەکان هەفتەیەک و هەفتەیەکیش لە بوتڵی پلاستیکی پۆلی کاربۆنیت ئەوەی کە لێرەش هەبوو جاران من هەوڵم ما ینی شکر قەدەغ کرا پۆلی کاربۆنیت بینیان ئەو هەفتەیە کە لە بوتڵە پلاستیکێک پۆلی کاربۆنیتەکە پیانیراوە لە سا 69 مادەی بیسفینۆڵ ئەی دوای ئەوەی کە فەحسیان کردو لەسەر یورین و خوێنەکان لە سا 69 لە یەک هەفتە زای کردووە لە سا 60 ئەجا لەبەر ئەوان ئەو وڵاتە ئانەی کە پێشکەوتون کە دەستگای ئەکادمی و توێژینەوەی یعنی تەندروستیان هەیە ئەتوانن بە دوواچوون بکەن و بەرپرسن لەوەی کە خزمەتی تەندروستی هاوڵاتی خۆیان بکەن بەڵام بەداخەوەڵێم لە واقعی خۆمان یەکەم ئێمە و تاقم کە پێشکەوتوانەمان نییە کە بتوانین ئەمانە جیازەکانمان هەیە بەشی زۆری پەچی کەوتو لە کار کەوتووە ئەمە یەکەم دووەم وشیاری خەڵکەکەمان نییە و لایەنێکیشمان نییە کە بە دوای بە تەواوی بە دوای تەندروستی کۆمەڵا بچێت طبیعی سیاسەتی تەندروستی لێرە ئێمە بەس خۆی لە سیاسەتی چارەسەرا بینیوت چارەسەریش بۆ بە بزنس ئیتر چ بۆ داو دەرمانەکان چ بۆ نەخۆشانی کە چارەسەرەکە کردتر لە ڕێی عملیات بێ یا چار بێ بەڵام تەندروستی کۆمەڵ بە ئەمانەتەوە لێرە وەکو پێویست باخی پێنێراوە لەبەر ئەوە لە واقعی خۆمانە ڕۆژ لە ڕوای ڕۆژ حاڵەکە دژوارتر ئەبێ و خەڵقانێکی زۆرمان تووشی چەندەها گرفتی تەندروستی ئەبن بەڵام نازانرێ هۆکاری توش بوونەکە چیە ئەمە گەورەترین کێشەیە لە واقعی خۆمانە کە بە دوای هۆکار ناچین هەتا بن بڕیکەین بەڵکو بەس بیر لەواکەینەوە چارەسەرکەین و ڕۆژ لە دوای ڕۆژ دەرمانی زیاتر بێنین و کۆمەڵێک ینی با بڵێن سوودمەند بێ لە دوایەوە و خەڵقانێکی زۆر تیاچوو بێ لەم دکتۆر زۆر کات خۆمان ینی زۆر جار ئەم مادە پلاستیکیانەکە گفتوگۆی لەسەرەکەی کە چەند زیانیە زۆر جار خۆمان زیانەکە زیاترەکەین ینی کۆمەڵی دیاردە باس بکەین کە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە ئێمە ڕۆژانە ئاوەکڕین ینی ئەزانین کەم ئاوە بە قەبارە جیاوازەکانیەوە ئیتر لە پەرداخەکەی و هەتا دەبە گەورەکانیش لەبەر خۆرە یعنی ئەزانی کامە کارلێک دروستەکە یاخو زۆر کەسێ ئاوەکە لە ناو دەبەکەیە گەرمەکە یاخۆزانی کە ئێستا دەبەکان و پەرداخەکان چەندین ڕەنگی تێکەڵ کراوە ئەم گەرمکردنە ڕەنگەکان تێکەڵی ئاوەکە هەبێ ئەمەش کارلێکەکە لەوانێ زیانی هەبێ ئەم شتە سەرەتایانە تا چەند گرنگە کە خۆمان هۆشیاریمان هەبێ بەرامبەری بەڵێ طبیعی ئەمەش یاری با بڵێن پرسیارێکی بێجیە ئەو خاڵانەی کە بەڕێزت ئاماژ دەبێت جارێ ئەو مادە پلاستیکیە کە پۆلیمەرەکەیە لە کات لەو کاتێک کە بوتڵەکەی دەدروستەکەن ینی مادە پۆلیمەرەکە و لەژێر کاریگەری گەرمی و فویتی ئەەکەن و بوتڵی لێ دەدروستن هەر خۆی لە خۆیان لەو کاتە بۆ گەرمێکە تێەکەن خۆی کاریشی تەندروستیە ئەنجا ئەگەر بێتیش ئێمە تۆزێن لە خۆمان ببوورین لە باتێوی من هەموو ڕۆژێک طبیعی ئێستا لە جیهانە کۆمەڵێ دروشم بەرز بۆتەوە ئەڵێ پێتەڵێ ستۆپ پلاستیک پۆلیوشن پێتەڵێ ئەنجا ئەڵێ با بڵێن ستۆپ پلاستیک سیف لایف ینی با بڵێن بەکاربردنی پلاستیک ڕاگرە و ژیانت پارێزاوکە ئەم دروشمانە ینی ئەم لۆگوانە لە وڵاتان خەڵکەکە چکیا وشیار و بە دوای تەندروستی خۆیان ئەچێت بیری لێ ئەکاتەوە و ئیشی پێکات ئەمە واقعەکە بێ پێی لێ بنێن سەرباری ئەوەش ینی من چەندەها وڵاتی دەرەوەژیام ئەبینم لەوێ لەبەر ئەوەی کە ئەگەر بوتڵێ ئاو بای 10 سنت بێ 20 سنت حەقی بوتڵەکە لێوەرەگرێت حەقی بوتڵەکە لێوەرەگرێت بۆی تۆ بوتڵەکە فڕەیە نەی بیکەی بەبار لەسەر ژینگەکە تێکەڵ بە ئاو بێ تێکەڵ بە خاک بێ مادەی لێ دەرچێ خاک پیسکە بیستەکە ناچار تۆ ئەگەر خۆشت یاگەر جیرفان پڕبی دوو تااقەتن نەبێ کەف لە جێگەیەکدان لە خەڵقانێکەیە بە دوایە ئەگەڕێ ئیشیان ئەوەیە کۆی ئەکەنەوە ئەیبەن
لەوێ ریسایکلەکەن ئەکرێت چکە مادەیەکی کاربۆنیە ینی بەشێکی زۆری مادەی کاربۆنیە پلاسیکی ئەتوانرێت بۆ ئامانجی تر ینی با بڵێن جارێکتر بەکاربێ ڕیوز کرێتەوە و یا پێکاتی تری لێ دروست کرێت و ژینگەکەی لێ پارێزی نێڵین پێکهاتەکانی پێکاتی کیمیاویەکانی تێکەڵ بە ژینگەکە بێ بە تایبەتی هەندێکیان هەیە کە ئەسووتێنرێ بە تایبەتی جۆری سێهەم پۆلی PVC پێوتێ پۆلی ڤەنایل کلۆراید ئەم جۆرە مادەی کلۆری تایە بێژگە لە ینی کاربۆنی تایە و کلۆریش تایە کاتێک کە ئەسووتێنرێ چەندەها غازاتی ئۆرگانیک کلۆری دروستە بێت لەوانە ینی دایۆکسین کە نزیکەی 670 ئەمانە بە ئەندازەی بەش لە ملیۆن یا بەش لە با بڵێن ملیار پارپێر تریلیۆن یا پارپێر بلیۆن بڵێم ئەمانە کە تێکەڵ بە هەوا بوو تێکەڵ بە هەوا بوو ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەندروستی ئینسان هەیە و هۆکاری سەرچێ بۆ شێرپەنجە هۆکاریش سەرچێ بۆ شێرپەنجە سەرباری ئەوەی بەشێکیان هۆکاری سەرچین بۆ تێکگانی هۆرمۆنەکان بەشێک لە مادە پلاسیکیەکانە بەشێک لەو پێکاتانە هەندێک جار ئەبێت بە وەکو مادەیەکی هۆرمۆنی لێت لە جەستەتە ڕۆڵی هۆرمۆنەکە بینێت ئەبێتە هۆی زیابوونی با بڵێن بڕی ئەو هۆرمۆنە کە زیاب و بە تەکیت چەندەها پرۆسەی با بڵێن بایۆلۆجی و فەسلەجی جەستەت هەیە بۆ هۆکاری زیابوونی ئەو هۆرمۆنە یا شێواندنی گۆڕانی بەسەریت وەکە گۆڕانیش هات ئەو کاتە لێکەوتەی جیاواز با بڵێن ڕوئەیات ئێستا من ئەتوانم بڵێم ینی خەڵکێکی زۆر ئێمە ئەم با بڵێن ڕژێنەی سایرۆیدی تێک چووە ثایرۆید یعنی ثایرۆیدی تێک چووە یەکەم لەبەرەوەی کە با بڵێن لە ئاوی ئێمە یۆد کەمە ئەمە هۆکارێکە دووهەم لەبەرەوەی بەشی زۆرمان مادەی پلاسیکی بەکارێنین ئێستا گە بچین ئامارێ بکرێن ئەبینین خەڵکێکی زۆر TSA بەرزە ثایرۆید ستیمولێتینگ هۆرمۆن ئەمەی بەرزە لەبەرەوە تیستی و تیفۆری ئەشێوێت کە ئەمانە هەچی عملیاتی میتاپۆلیزمی جەستەیە پێوەی وابەستەیە کەواتە ئەمانەیە یەگە بڵین مادەی پلاسیکی چ بە سووتان نەکەی چ بەوەی کە تێکەڵی ئاوەکە بێ چ بەوەی تێکەڵی خاکەکە بێ کاریگەری گەورەی هەیە لە تەندروست لەسەر تەندروستیمە وە ڕزگاربوون لێ نییە هەتاییە وتمان لە قەبارە گەورە ئەبێ بە قەبارەی مایکرۆ لە مایکلیشەوە بێ بە نانۆ ئەبێ بەشێ لە ئاوەکەت ئەبێ بەشێ لە خاکەکەت ئەبێ بەشێ لە بەرهەمەکەت ئەبێ بەشێک لە جەستی خۆشمان زۆر باشە کاتە دکتۆرۆک و دوایین پرسیار پێمان بڵێ ئێمە لە هەرێمی کوردستانە ئەزانین مادە پلاستیکیەکان زۆرە ڕۆژانە هەر یەک لە ئێمە مادە پلاستیکیەکان بەکارهێنین کەواتە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کەیتر بەرەبەرە دوورکەینەوە لە مادە پلاستیکیەکان هەر کەسە و لە لای خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی بکە هەست بۆ بکات کە بەڵێ بەکارهێنانی ئەم مادە پلاستیکانە ئەبێتەوە کارێک بۆ شێواندنی ژیانی خۆی و چواردەورەکەشی کە ئینشەڵا پەروەردەی ژینگەمان لای تاشی کورد بنیادنە ئەو کاتە ئۆتۆماتیکیەن ئەوانە خۆی چێتە سەر ڕێچکەی خۆی ئێستا من هەتا ئەوارە بەگوێی هاوڵاتێک کافێنم بڵێم کاکە کەچی بۆ کڕینی نان ینی با بڵێن نانە گەرمەکەت بکرێت علاگەیەکی پلاستیکەوە خۆ ئەتوانی دوو تورەکەی خام سێ تورەکەی خام ئێستا من چوار تورەکەی خام هەیە باوەڕتانە بوو معدە سیارەکەم تایەتی ئەگەر ئەوە بەی لەگە خۆت نان و سەمونە گەرمەکەتی تێکیت ئەمە چی لەکی سێ ئەگەر با بڵێن سەبەتەیەکت هەبێ لە پوش دروست کرابێت لە پوشی مەسەلە خوڕما کاتێکێکی بۆ بازار شتەکانتی تێکی لە باتەوەی هەرێکەی بکەیتە مادەیەکی پلاسیکی ئەمە خزمەتی تەندروستیتەکە ئەگەر ئێمە ئەو ڕاستپاردەیە بکەین هەرچەند ئەوەمان کرد بەڵام سەرکەوتوو نەبووین لە باتوێ بچین بۆ ئەوەی سەمون و نانی گەرم لە هین کردین لە زەرفی نایلۆن لە چیسی کاغەزابی کردین هەر لەبەر ینی جیاوازی پارەی تێچووی بە بڕێکی کەم نانەوەخانەکان دەستبەرداری بوتن خەڵک گلەیەکاڵێ نامانەوە قیناکە لە پلاستیکای خۆن ئەمانە طبيعي مو واز لو ماده بلاستيكيه يعني چونکە ئەڵێم ئەوەنم بۆ ئەگەڕێتەوە بەڵام ئەگەر وشیاری هەبێ هاوڵاتێکە کە چەند کاریگەری هەیە لەسەر لایانی تەندروستی ئەو کاتە والله ئەگەر پارەی با بڵێن کڕینی نانەکە بێ بە دووجاریش دەستبەرداری هەبێت کەواتە بەرپاکردنی هەڵمەت ئێستا ئەم با بڵێن بەرنامەی بەڕێستان کردوتانە ڕەنگە خەڵقانێکی زۆر گوێ لێبێ گوێبیستی لێبێ کاری پێ بکات و فعلیش ڕووی یاوە کە دکتۆر هەبوو برادر هەبوو وتدی کە گوێم لە با بڵێن قسەکان بۆ سەبارەت بەم بابەتە من دەست بەجێ ینی هەوڵم ماوە بەکارهێنانی کەمەوە هەوڵم ماوە بە دوای کۆدەکە بچم زانم کۆدەکەی چ کۆدێکی لەسرە بۆ نمونە PVC
پۆلیکاربن ینی ئەمانە نابێت لەگەڵ خواردن بەکاری بێن بەڵام ئێمە باتمان هەموو جۆرەکانی نوعەکە لەگەڵ خواردن و خواردنەوە بەکارێنین کە ئەمە کارەساتێکی بەڕاستی سیرکردنمان کەمە بێگومان ینی بەڕاستی سیرکردنمان کەمە وشاریمان کەمە گوێگرتنمان لەو ڕێنمایانەی کە خەڵکانی پسپۆرت پیان ئەڵێ وەکو پێویست نییە ئللا اللهم ئەگەر خەڵکانێک زۆر خۆیان خۆش بووە و با بڵێن باخیان هەبێ بۆم بەرنامانە بە دوچوون ئەکەن و بەڕاستی کاری پێکرد ئەمە ینی شتێکە ئەجا دروشمێکی شەیە بۆ کەمکردنەوەی مادەی پلاستیک کە بە شێوەیەکی گشتی هەرسێکی بەئار دەست پێکات یعنی ریوس ریسایکل ئەڵێ هەر کاتێک تۆ ئەم سوێس پرۆسی کە هەرسێکی بەئار دەست پێکە ئەم بەرپات کرد تا حدێکی زۆر ناییت مادە پلاستیکیەکان تێکەڵ بە ڕێگەزە ژینگەیەکان کە ئەبێ بە بەشێکی ئەبەدی و هەتا تیا ئەمێنێت لە ناو ناچێت لە قەبارەی گەورەوە ئەبێ بە قەبارەی لە ماکرۆ ئەبێ بە مایکرۆن لە مایکرۆنەوە ئەبێ بە نانۆ و ئەبێ بەشێک لە خاک ئەبێ بەشێک لە ئاو ئەبێ بەشێک لەو خوێیە ئەبێ بەشێک لە خواردنەکانمان ئەمە ڕاستیەکە ئەبێ پێی لێ بنین بۆ هاوڵاتی بە هیوای وێم گفتوگوۆیە نەمان توانی بێتمان بەشێکی تر هۆشیاری بڵاو بکەینە چکان پرسە ئەم پرسە ژینگەیە پێویستی بۆیە کە بەردەوام گفتوگۆی لەسەر بکرێ بۆی کە بەردەوام وەکو زەنجێک لە ناو کۆمەڵگای لێ بترێ بۆی ئاگامان لە خۆمان و لە ژینگە کەشمان دەستان ساتی خۆشی بینەری ینی چاچی ئومێد دەکەم کە ئێمەشان نزی بێەوە دەستە خۆش بێ سپاس بۆ تاوی زانیاریەکانە سماندونە